گەنجێکی ئاکرێە و هەممی سەروەتی خۆ لە قومارێدایە. 5 ساڵن ئاڵوودەی یاریت ئەلکترۆنیەت قومارێ بووە. خێزاندارە و 2 زارۆکەنە. قمارە سیستەم یان قمارە ئەلکترۆنی چەندین یاریە جیاواز لە خۆ دەگریت کو بە ئۆنلاین بەرامبەر پارەی دهێنەکردن. تەنها 30,000 دۆلاران زیان گەهشتینێ. دەیندار جی بووە و لە موچێوی یە 450,000 دیناری 100,000 بۆ دمینن. ئەوێ دن ددەتە خودانێت دەینا. برۆدەرەکەمە سیستەمە بوو لۆکرێ لە گۆزینێتەن گەلک گۆزینێ لۆکرێنێت سیستەمی. ئەجا منیش چمە وێرێ مگوت لۆلی برۆدەرێ خۆ مگوتێکەوە چ مەسەلە گوتی ئەوە سیستەمە مگوی سیستەم چییە گوتی 3 زۆر دۆخلکە قەمە بیتەنوکە دادافتە. من 3 زۆر دۆخل کرد بوو وەرەقەت. وژۆ پۆشترا سۆت مەبە من وەرەقەت تێ کرد و من داینیش کرد من تێ کردن. هاتۆ نوکەش هەدە دیڕۆچمەوە 5 سۆڵە. مەشەکی زوری قمۆرچە. خەڕێ قمۆرچی ئەغلەبە قمۆرچینە. وێرە بەردەرێ قش لە ئاکرەیە. ئێکەش جهن قەرەباڵخێن باژەڕی. ئەونیەکو بێژی قۆنونیان 18 سۆڵ بیت و سەر. لەگۆر گۆتنا بەشێک ژە قومارچیان سەرچاوەی فێربوون و بەڵاوبوونا قومارەیە. هۆشمەند مستەفا ئەدمین بوو. بەریا 8 هەیڤان قومار هێلایە. دبێژیت دبن تەمەنێ 18 ساڵیێژی قومارێ دکەن. کار گەهشتیا ڕادەیەکی بۆ پەیداکردنا پارەی بەشێک ژە ئەوێن قومارێ دکەن. کەلوپەلێ ناو ماڵ بە قز دکردن و بە پارێکاش دفرۆشن. خودێ ماسرین یعنی کو تأثیر من کرد بیت جۆرەکی من دیت ئەس مۆڵ بم ساعت 2 شەوێ. یەکی قنینۆ خۆ مۆڵ غۆزێ داونە سەملێ خۆ ئینۆ مۆلۆ من بکڕە بۆ من دۆخلکە 10,000 دینۆرە. چ نەمۆ قنینۆ مۆلۆ خۆینە ئەرزۆقینە. ما بە یعنی تأثیر بێ تأثیر مەسرەیە بێ مەسرەترەیە. تەشوێدی چەند لێدا؟ دفترك دفتر قرعونه يك دفتر شفيدي ساعة حتى ساعة ايك دفترك من تجري بالقش من اي نوكا حتى نوكا چەند تێگریە؟ خدي دي نوكا شمكا نوكاژی اري والله نوكا من بوريت حوزك اني شمكا تو زرار بوچی بەردەوام خدي خول تيج بو وقت شو تيج بو مرفناش ده خواكي كرميه شو بعالمنا كات هذا بيت في سيستم كو روجرن داف علامات تيش نبيت خدي عالم يا صار رهين كات عالم دينار كات يعني هزارهم مشكله بو عالم يتشلون سبارت بالسيستمي پتری ساڵێکەیە پۆلیسên دهۆک هەوێن بەرفرە لە دژی ئەو جهێن قومار لێ دێتەکردن ئەنجام دەدات. هەر جهەکێ قومار لێ بێتە ئەنجامدان دێتە گرتن و خودانەویژی دێتە سزادان. لێ هێشتا لە هەندێک جیهان قومار بە نهێنی دێتەکردن. قمار تاوانە و الدیف یاسای الدیف بەندێ 389 یاسایên سزایên عراقی تاوانە و هر کسی که اوی توان انجام دادن ده لیفی بندی هیچ زدان هر وصا هر کسی که جهه کی دابیم بکتن با قمار اوجی هیچ زدان و او یارین آنکو او آمیرن دهنه کار اینان با توان قمار جی دست بسداد هیچ گرتن. لگور دیوچونن روداو 5 ادمینن قمار ل آکره هنه. هەرێک جوان ڕۆژانە 4 بۆ 5 میلیۆن دیناران یاریان دفرۆشن کۆ هەممی پێکڤە دگەیتە 200 هەتاوەکو 225 میلیۆن دیناران. ئەم پارێ سیستەمی قومارێ هەر میلیۆن بە 25,000 دیناران ژە دەربێ وڵات بە تایبەتی لە وڵاتی قوبرس دێتە کڕین. لە دوهۆکێ ئەم پارە دێتە دابەشکردن کۆ 350,000 دینار ژە ئەو پارێ دبینیتن ددن آکره. اپاره همل دوک هم جیل آکره ده دست چند کسکاندایه کو رنگ کنترل کرنا و معامله یعنی وی پاره بولاینین برپرست نکاره که هنده بزحمت بیتن. نایف رمضان رو داو آکره